من دوو چارچەرگە بسووتە کوڕەزاکم مرد کە چاوم بە باوکی ژێگەهێت هێرا لە دوای 9 ساڵ چاوەڕوانی شەوی ڕابردوو کوڕەزایەکی هونەرمەند عیرفانی وەسا محەممەد لە نەخۆشخانەی منداڵانی سلێمانی کۆچی دوایی کردووە. من ئێستا هاتووم بۆ پرسەی ئەو کوڕەزایی هونەرمەند عیرفانی وەسا محەممەد. سڵاو لێ بکە عیرفان. دوای ناخۆشیتان بێت پێمان ناخۆش بوو بۆی خەویە چی بوو چۆن بوو ئەم بابەتە؟ وەڵاوی ڕاستی بێدەوە کاکەوە عیرفان کوڕەزامە دوای 9 ساڵ چاوەڕوانی تووشی نەخۆشی بوو ئەم شەو کۆچی دوایی کرد. نەخۆشیەکە چی بوو؟ وەڵا هەر ئەو پەتایە سکچوون و ڕوشانەوە بوویتر کە ڕشا بووانێ ڕشانەوە کە خنکانە بووی لە نەخۆشخانە؟ بەڵێ لە نەخۆشخانە. وتە 9 ساڵ چاوەڕوانی؟ بەڵێ 9 ساڵ بوو مناڵیان نەبوو. ئیتر لەم ئاخری ساڵەیە ئەم لەخوا مناڵی پێبەخشین خوۆش لێ وەرگرتەوە. دوای ناخۆشیتان بێت شکری بە بەشی خوا ئەبێ ئینسان شکرانەی خۆی گەورە بکە. راپۆرتی پزیشکی باسی چی کرد چیان پێوتن؟ نەوەڵا هەر سەبەبەکەی ئەو نەخۆشیە بوو ئیتر خوا هەرەوە نەی بە ئێمەیا بوو. ئیتر هیچ شتێککە نەبوو نەخۆش بوو تووشی سکچوون و ڕشانە و کۆکە بوو ئیتر شین بووانە ڕشەکە ڕشایەوە شین بۆ ڕشانەوەکەی پەڕێ قورگی خنکانە بووی. من دوو چارچەرگە بسووتە کوڕەزاکم مرد کە چاوم بە باوکی ژێگەهێت هێرا لە خوا گەورەیە بە باشە فەرەویە کاتەوە قوربانم سپاسی ئەوواکەم ئێوە هەمیشە ئامادەن هەمیشە خەم خۆری هونەرمەندانن هەمیشە لە هەموو کێشەی هونەرمەندانە دوواچوونەکەن سپاسانەکەن ئێوە تاکە کەسن کە وەکو ڕۆژنامەنووس هاتن بۆ ئەم پرسەی ئەم کوڕەزایی من یاخوا بە خێر بێن ئێوە هەمیشە بوونتان هەیە. ئێمەچکی سەرشانمانە و هەرچێ بە ئێمە بکرێت لە خزمەتانین. زۆر سپاس دووبارە بۆ خۆتان خۆش بە هاوبەشی خەمتانین. بەڵێ کە جۆبیستی بوون لە ئێستادا پرسە بۆ کوڕەزاکەی داداوە کە دوای 9 ساڵ چاوەڕوانی شەوی ڕابردوو بەهۆی نەخۆشی و کاتێک ڕشاوەتەوە جای لەدەستداوە و تەمەنی 5 مانگ بۆ کوڕ بووە.